لە گیر و گرفتی خوێندن و خوێندکاران دەکرێت ناوەندەکانی خوێندن لە برادۆست دەپرسیم ئەو گرفتانە چین چارەسەرەکانی چییە بۆچی تا ئێستا سەرنجی نەخراوەتە سەر لایەنی پەیوەندیدار ئاگاداری ئەم بابەتە یاخودنا و ئەگەر ئاگادارن چ وەڵامێکیان وەرگرتووە مامۆستا نزار ڕەزا عەزیز شارزای پەڕۆدۆ چالاکۆنی مەدەنی ڕاستەوخۆ لەگەڵمانە مامۆستا نزار سڵاوت لەبێ بەیانیت باش سوپاسکان بەیانیە لەگەڵمانی ئەمێ باسی گرفتەکانمان بۆ بکەی بۆی بزانین کە ئەو گرفتانی کە هەیە لە ناوەندەکانی خوێندندا لە برادۆست چین سڵاو دەوێش بەیانتان باش زۆر سوپاس طبعا سنووری برادۆست و سیرەکان منطقەیەکە کە ناحیەیەکی گەورە و زۆر گوندی لەسەرە تقریبا نزیکەی 150 گوندی لەسەرە بە شێوەیەکی گشتی و منطقی کەوتوتە سەر سنوورەکانی ئێران و تورکیا لە نێوان هەر سێ سنووری ئێران تورکیا عێراقا لەڕووی پەروەردەیەوە بەڕاستی یعنی کەرتی پەروەردە و کردنەوەی قوتابخانەکان لەو سنوورە بۆ یەکەم جار لە ساڵی 2000 و 2001 بووە تەخەڕوج لەو سنوورە زۆر کەمە بەڕادەیەک کەمە لەوانەیە بە پەنجەی دەست هەژمار بگرین لەو سنوورە تقریبا لە ساڵی 2011 بۆ یەکەم جار قوتابخانەی دواناوەندی لێکرا و پێش ئەو کاتە هیچ قوتابخانەیەکی دواناوەندی لێ نەبووە ئەو کارەشوایەکی لێکا تەخەڕوج و دەرچوو یاخود سیستەمی پەروەردە لەو سنوورە زۆر دواکەوتوتر بێت بە بەراورد بە سنوورەکانی تر هەرێمی کوردستان. بەڵێ دیارە لەو خوێندنگەیە یان با بڵێن لەو سنوورە باستەوە دەکرێت کە ژمارەی خوێندنگە زۆر کەمە چەند خوێندنگە هەیە واروەها بە شێوەیەکی گشتی ئەو سنوورانە یاخود ئەو ناوچانەی کە لەو دەوروبەرە خوێندنگەیان تێدانە ژمارەیان زۆرە چەندانن لێرە لە سنوورەکەی ینی مەسەلەی کەمی خوێندنگە ئەلحەمدولillah تا ڕادەیەک خوێندنگە لە زۆربەی گوندەکان هەیە زۆرە وەکو هەبوون بەڵام هەبوونەکە ناکاوەی کە سیستەمی پەروەردە دەوێت بە تەواوی و بە کاملی وەک ئەوەی کە لە ناوشار هەیە دەبان ئەمە لە سنوورەکەی لە هەر کوێیەکی سنوور بین هەر هاوڵاتی ئەو وڵاتەن یعنی جیاوازی دەگە ناو شار فەرق و جیاوازیەکی یەکجار زۆری هەیە ئەو قوتابخانانەی کە لە سنوورەکە دەکرێن بەڕاستی ئەنی سیستەمەشی زۆر ینی ناڕێکە چکە ئەبینە لە قوتابخانەی شەشپۆلی قوتابیەکان لە بینایەکی دووپۆلی دەرسەخوێنن جگە لەوەی کە لە بینایەکی دووپۆلی دەرسەخوێنن لە پۆلی 1 تا پۆلی 6 تەنها یەک مامۆستایان هەیە یعنی مامۆستایەک بتوانێت پسپۆڕی عەرەبی ئینگلیزی بیرکاری تەواوی دەرسەکان بڕێتەوە بەڕاستی ئەوە شتێک یعنی دەگا سیستەمی پەروەردە ناگونجێت دوای ئەوە زۆربەی ئەو مەکتەبانێک کە هەنە لە سنوورەکەی بە شێوەی دەمز ینی پۆلی 1 و 2 لە یەک پۆل داهێنیشن 20 دقە بە شێوەی دەمز دەرسەخوێنن و هەروەها پۆلی 3 و 4 و 5 و 6 بە هەمان شێوە بە شێوەی دەمز دەرسەخوێنن واتە 6 پۆلەکە گرایتە 3 پۆل جگە لەوەی کە دۆنمونە ئەو 3 پۆلەش تەنها یەک مامۆستا کە مامۆستا لەوانەیە پسپۆڕی وەرزش بی هەموو دەرسەکان برێت و یان پسپۆڕی کوردی بی ئەخەر نمونە مامۆستا گەر پسپۆڕی هەر بابەتەشی بی نەتوانی بە شێوەیەکی پێرفێکت یان بە شێوەیەکی کامل بتوانی ئەو دەرسانە برێتەوە لە کاتێکیشدا کە دوو پۆل بەیەکەوە دەمزن یعنی بتوانی لە ماوەی یەک دەرسدا دەرس بە دوو پۆل بڵێتەوە اختصاصی خۆشی بێت. باشە مامۆستا وێنەکانی سەر شاشەی کورسات نیوز کۆمەڵی گوێنەمان پیشاندن کە مەکتەبێکن یاخود خانوویەکە کراوە بە مەکتەب بەڵام دارە ئەرزەکەی گڵە کە هیچ گونجاو نییە بۆ خوێندن ئەمە تۆش باسیێواکێڵی مەکتەبی باش هەیە بەڵام وەکو پێویست نییە لەم شێوازە مەکتەبانە هەیە لە ئەو سنوورە؟ بەڵێ تقریبا هەموو مەکتەبە بنەڕەتیەکان بە تایبەت لە گوندەکانی سەرسنوور زۆربەی قوتابخانەکان هەمووی ئەو شێوازەیە چونکە هەموو قوتابخانەکان سەرپۆڵن و دوو پۆلە دەگا ژوورێکی ئیدارەی کە لە ساڵی 2001 ئەو بینایانە کراوە لە قوتابخانەکان و هەندێکیشی لە ناو بینای ماڵەکان دەوامی تێداکەن بەڵام ئەوەی کە کەمە دۆنمونە ڕێژەی قوتابخانەکانی دواناوەندی لە سنوورەکە کەمە ئێستا بە نمونە سنووری دەشتی هەیە تقریبا 58 بەس مامۆستا نزار ئەگەر بەم شێوازە بێ ئەگەر ئەم جۆرە ماڵ و خانوانە پێی بوو ترێ مەکتەب ڕەنگە بتوانین بڵێن مەکتەب نییە لەو ناوچەیە مەکتەبێکی گونجاو نییە کە گونجاو نەبوو خۆ ناتوانین ناوی لێ بنین ناو ناوی لێ بنین کە مەکتەبە ئەم بۆ خوێندن گونجاوە
ئەمە ئەم گرفتە بۆ کاتە بۆ سەرەتایەکانی شێ بەدەر لە ئامادەی و دواناوەندەکان. زۆر ڕاستە بێگومان جگە لەو گرفتەیە هەنی ئەو مەکتەبانە کە کراینە وەک باسم کرد ینی دواناوەندەکان تەنها دوو دواناوەندی لە 58 گوندی سنووری دەشتی هێرت هەیە ئەوانیش گوند هەیە تقریبا نزیکەی 40 دقیقە ڕێیە تا قوتابخانەیەکی دواناوەندی ئەوەش بۆتەوە کاری ئەوە ینی زۆربەی قوتابیان کە پۆلی شەشی سەرەتاییان تەواو کرد لەو قوتابخانە نمونە دوو پۆلیانە کە پۆلی شەشی تەواو کرد نەتوانێت بستە دواناوەندی ئەوش بۆتە بۆ کار و گرفتێکی گەورەی سنوورەکە کە نەتوانن نمونە قوتابیانان تا قۆناغی کولیە و دەرچوون و ببن بە خاوەن بڕوانامە و بە خاوەن شەهادە ئەوەی هەشە لەو سنوورانە مەکتەب هەیە تقریبا نزیکەی 40 دقیقە ڕێی دوورە تەڵەبا ینی تەسەوور کە وێنایەکی ئەوە بکە کە تەڵەبا لەو زستانەی 40 دقیقە بەپێ بڕوا لە قوتابخانە پاش ئەو 40 دقیقە بەو سەرما و گەرما و بەو تەڕبوونە و بەو هەموو مەعاناتەوە بێ لە ناو مەکتەبەکەش نمونە ئامێری گەرمکردنەوە و سۆبا و نەوت و ئەو کەرستانی نەبی وەکو پێویست یعنی ئەو تەڵەبەیە دەبی دەچە دڵەڕاوشەیەکی بێ ئەو تەڵەبێ دەبی دەچە دۆخەشی بیت چۆن بتوانانی ئەو تەڵەبەیە سبەی ڕۆژە بتوانانی ینی ئەزمونێکی خوێندەواری وا پیا بکەبی بە خاوەن شەهادە و بڕوانامە خاوەن نمونە عەقڵێکی ڕۆشنبیر و پێگەشتی تەواو لەو سنوورە گرفتی زۆر هەیە دەوەی بەڕاستی ئەگەر بینەوێت نمونە هەموو گرفتەکان باسکەین لەوانەیە بە چەند دقەیەک و چەند سەعاتێکیش تەواو باشە مامۆستا باست لەوە کرد کە بۆ نمونە خوێندکاران هەتا ئەوەی کە دیبلۆم وەربگرن یاخود بچنە زانکۆ درێژە بە خوێندنەکانیان نادەن ئەگەر ئەمە خوێندنگەکانیان بێت بێگومان کاریگەری لەسەر ئاسی زانستی خوێندکار بەجێ دەیەڵێت وەکو چالەکوانێکی مەدەنی ئەگەر بە دواتر چوونتان بۆ ئەو بابەتە کردبێ کە بۆچی خوێندکار تا کۆتایی بەردەوام نابێت لە خوێندن هۆکارەکەی ناگەڕێتەوە بۆ ئەم بار و دۆخەی خوێندکاران کە لە ناو خوێندنگەکان هەیەە تاوان ئەمە زۆر داوان کردیە بە تایبەت ماوەی چەند ساڵێک ینی قوتابخانەیەکی دواناوەندی دەکراوەوە لە گوندی زاریە چەند جار داوان کردێت کە بینا قوتابخانەکە گەورە بکرێت 58 بوون قوتابخانەیەکی دۆکرایەوە بە قوتابخانەیەکی نۆپۆلی تەبەن قوتابخانەی 12 پۆلی لەناو نۆپۆلی داوامەکاویش زۆربەی پۆلەکان دەوانەیە بە حکمی زۆری سنوورەکەی بکرێنە دوو پۆل قوتابیانی زۆر بن یعنی ئەو بینا نۆپۆلیە نەیتوانیە وەزعی ما یاخود ئەو پێداویستەی مە دابین بکە لە ڕووی پەروەردەیەوە زۆر جار داوای کرێ داوای دروستکردنی بینای کرێ و دوو بینایش کە لە گوندی لێرکان و لە گوندی ئاڵەکان دوو بینایە ئێستا تقریبا لەگەڵ قەیرانی دارایی کە قراری دروستکردنیان لە دەرچوو بەڵام لەگەڵ قەیرانی دارایی ڕاوەستانە تا ئێستاش هیچ بەرنامەیەک نییە کە دەست پێ بکرێن یاخود ئەو بینایانە تەواو بکرێن ئەگەر بێت و ئەو بینایانە تەواو بکرێنیان حکوومەت ڕێگەیەکی دیگرتە با بەردەوەی کە ئەگەر بە چەند گوندێکیشیان بە 10 گوند بە 15 گوند قوتابخانەیەکی گەورەی دروست کرد بە بەڵام گرفتی هاتووسۆی چارەسەر کرد بە ئەو گوندانە چونکە بەڕاستی گرفتی هاتووسۆ گرفتێکی زۆر گەورەیە ناوچەکە ناوچەیەکی شاخاویە گرفتی مامۆستای هەیە مامۆستای پسپۆڕ ینی دا سنوورەکەی کە دەرچووی نییە مامۆستا ئەبی لە سۆران یان لە ناو سەنتەری ناحیەی سیدەکانەوە بێت و گوندەکان لەوێش یعنی بە تێچوویەکی زۆر ئەو مامۆستای هاتووسۆ کات جگە لەوەی کە تقریبا ئەمە لە سەرەتای ئەو ساڵەوە داوا کردێت کە داوامی دووەم لە مامۆستایان حساب بکرێت ئەوەی چکە مامۆستا لە دوور نایە بە مەقتوعەشی مامۆستای وانە بێژە زیاتر لە هەموو سنووری سیدەکان تەنها تەبعاً سنووری دەشتی هێرت مەسەڵەن کە 58 سنووری دەشتی هێرتا سێ مامۆستای دامەزراین هەیە ئەوەی هەمووی وانە بێژە داوامان کردیە لەوەی کە دەوامی دووەم لە مامۆستایانی وانە بێژ حساب بکرێت تا کێشەوگیر و گرفتی مامۆستایان لەو سنوورە چارەسەر بێت بەڵام بەداخەوە ینی لە سەرەتای ساڵەوە تا ئێستا هەر ئەڵێن وەزارەتی دارایی دیڕاسە ئەکرێ و شتەکانتان لۆ جێبەجێکەن بەڵام بەداخەوە باشە مامۆستا دیڕاستەکردن دیارە لە قسەکان تاڕون و ئاشکرایە کە داواکاریەکانتان بەرز کردوەوە بەڵام ماوەتەوە سەر ئەوەی لایانی پەیوەندیدار بابەتەکان جێبەجێ بکات هەڵبەتە وەڵامی پرسیارەکەی پێشووترم دەست نەکە و باسم لەوە کرد پرسییم کە لە قسەکانی پێشووتردا ئاماژت پێدا کە خوێندکاران بەردەوام نابن لە خوێندن وەکو چالەکوانێکی کۆمەڵی مەدەنی هۆکارەکەی بوو ئەوە ناگەڕێنەوە کە ڕەوشی خوێندکاران خراپە بۆ خوێندن بۆیە لە خوێندن بەردەوام نابێت هۆکارەکەی ئەوەیە یاخود بابەتی دیکەیە بێگومان 100% هۆکارەکەی خراپی ڕەوشی خوێندنە چکە ئەگەر تەسەووڕکەی بە تایبەت کچەکان بمونە لە سنوورەکەی بەدەرمەند ئەبینی کچ دەرچووی کولیە بیان بڕوانامەی دیپلۆمیان بە کاربەرۆسی هەبی ئەویش هۆکارەکەی ئەوەیە یعنی ئەگەر وێنایەکی بکەی کچەک بیەوێ بچێتە قوتابخانەیەکی دواناوەندی لایەنی مادی خانەوادەکەی وەکو پێویست نەبی
ئەو کچە ئەبی بە پێ هاتوچۆ بکە یان ئەگەر لایانی مادیشیان باش بیت چکە ڕێگەڵبان ناوچە شاخاویەکان بەو شێوەیە کە دۆمینەدۆت باسم کرد کە ناوچەیەکی شاخاوی لە وەرزی زستاندا بەڕاستی سەختە هاتوچۆکردنی یعنی وێنایەکی ئەوە بکەن کە کچێک 100 دقیقە بە پێ بڕۆ ئەوەی بڕواتە قوتابخانەیەکی دواناوەندی ئەبێ ئەو کچە بە چەند مەعاناتێکەوە بەردەوام بدەکردن دوایە ئەو هۆکارەوای کردێت کە زۆربەی قوتابیان دابڕن نەک هەر کچکوڕەکانیش دابڕن بەڵام بە ڕێژەیەکی زیاتر کچەکان دابڕاون لە خوێندن ئەویش هۆکاری 100% و هۆکاری سەرەکیشی بریتیە لەو سەختیەی ڕێگاوبان و ناوچە شاخاویەکان و دووری قوتابخانەکان لە شوێنی خۆی و هەندێک لەو هۆکارانەش ئەگەرێت و ئەوەی کە لە گوندەکانی زیاتر کە نزیکن لە سەرسنوور و سەرسنوورەکان قوتابخانەی لێ نەکراوەتەوە بەهۆی ئەو شەڕ و نەئارامیەی باشە مامۆستا نزار ئەگەر گوێت لە من بێ ئەمەوێ بزانم بۆچی تا ئێستا باشە مامۆستا نزار ئەمێ باسی بکەین بزانین ماوەی چەند ساڵەم گرفتانە هەیە بۆچی تا ئێستا نەخراوەتە ڕوو بۆ ئێستا قسەی لەسەرەکرێت ماوەیەکی زۆرە گرفتانەی هەیە و زۆر جاریش باسم کردیا و زۆر جاریش داوای کردیا بەڵام بەداخەوە وەک بەڵێم کە ئەنی داواکردنەکانی جواب نادرێن ینی لە سەرەتای ئەگەر لە سەرەتای ساڵی یان لە سەرەتای دەستپێکردنەوە پرۆسەی پەروەردە داوای خزمەتگوزاریێک بکەین حتا کۆتاییەکەی هەر بەوە ئەغاقڵین کە دیڕاسە ئەکرێ و داین خوێنددار لە ئاگادارەکرێ و بەرزمان کردەوە و سەر خۆی یعنی ئەو گرفتانە دەمە بەڕاستی گرفتی زۆر گەورەیە ئەمە کە داواکاریش پەروەردەیەکەن لە سەرەتای دەوام هەتا تقریبا وەرزە تەواو هەر ئەڵێن ئەوە خەریکی دیڕاستەکردنی ینی بەڕاستی ئەوە کارەسادا ئەکرێ دۆنمونە سیستەمی پەروەردەگەر سیستەمەشی ساڵات بی یەک جار دیڕاستەی وەزعی خۆی بکات لە سەرەتای ساڵی هەر داواکاریێک کە کرا بەبێ ئەوەی بگەڕێت و دیسان دۆ هەر داواکاری دیڕاستە پێویست ناکە دۆنمونە لە ساڵێکدا ئەگەر 10 داواکاری بکرێ 15 داواکاری 100 داواکاری بکرێ هەموو جارێک پێویستی بە دیڕاستە پێویستە یەک جار کردی پەروەردە دیڕاستەی خۆی بکات بۆی بتوانانی لە هەر کاتێکی کە داواکاری کرا دایانی پێداویستێکی هەبوو داواکاریشی هەبوو بتوانانی لەسەر ئەو دیڕاستەیە کە کردی لە سەرەتای ساڵ بتوانین داواکاریەکان جێبەجێ بەڵێ زۆر سپاس بۆ مامۆستا نزار ڕەزاق شارەزای پەروەردە و چالاکی مەدەنی کە ڕاستەوخۆ لەگەڵ ئێمە بوویت. سپاس.